الله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد رسول الله صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. داواکارم لە پەروەردگاری مەزن بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکا و هیدایەتمان بدا و نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە، دوورمان خاتەوە لە بەڵاو موسیبەتێک کە ئیمانمانی پێلەق ئەبێ. داوای لێ یەکەین بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی دیندارێتیمان سەلامەت کە، یارمەتیمان با کە بتوانین عیبادەتی بکەین بە جوانی و بەباشی، لێ ئەپاڕێینەوە عەقیدەمان سەلامەت کە، بیر و باوەڕمان سەلامەت کە، ئەمن و ئاسایش بخاتە ناو خێزانەکانمانەوە، ناو کۆمەڵگاکەمانەوە، ناو وڵاتەکەمانەوە. داوای لێ یەکەین لەسەر داوای هەندێک برا و خوشک کە داوایان لێ کردوین دوعایان بۆ بکەین کە خوای گەورە شیفای خۆیان و کەسوکاریان بە، ئێمەش ئەڵێن یا شافی یا ئەڵڵاه شیفایان بدەی بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت. خوای ڕەحم بە مردوەکانمان بکەی، یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵمان بکەی، یا ڕەبی هەندێ مسلمان داوای دوعایان کردووە، احتیاجیان هەیە، کێشەی کۆمەڵایەتیان هەیە، قەرزارن، نەدارن، هەندێک زروفی ناخۆش هاتوتە سەریانە، داواکارین خوای تەعالا تەبایی و برایەتی و خۆشەویستی بخاتە نێوانمانەوە، کێشە و مەشاکلەکانمان هەمووی چارەسەر بکات. یارمەتیمان بە کە بتوانین بەرگەی ناڕەحەتیەکانی دنیا بگرین و پاداشمان باتەوە لەسەر هەموو ناڕەحەتیەکیش کە توشمانە بێ. خوای پەروەردگار بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی کوردستان و هەموو وڵاتانی تری ئیسلامیش ئەمن و ئاسایشی تیا بەرقەرار بکات، پیاوی باش و کاربەدەستی باش بکاتە نەسیبمان ئینشا ئەڵڵا. خۆشەویستەکانم، بەردەوامین لەسەر باسی ناوی پەروەردگار ئەسسەلام کە هەفتەی پێشوو هەندێک باسمان کرد. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە شوێنی تریشا باسی ئەسسەلاممان بۆ ئەکا، وەکو ئەفەرمێ لە سوورەتی ئەلمائیدەیە ئایەتی 15 و 16 ئەفەرمێ یا ئەهل الكتاب. خوای تەعالا ئەهل کتاب طبعا مەسیحی و جوولەکەن و ئەوانەشی کە کتێبی ئاسمانیان بۆ هاتووە پێشی ئیسلام. خوای تەعالا ئەفەرمێ قد جاءكم رسولنا يبين لكم كثيرا مما كنتم تخفون من الكتاب. پێغەمبەرێکمان ناردووە کە محەممەدە صلى الله عليه وسلم، پێغەمبەرێک هاتووە بۆ لاتان زۆرێک لەوەی شاردتانەتەوە چەندەها ساڵە لەبارەی کتابی خواوە، ئەو دێ ئاشکرای ئەکا، ئەو پێغەمبەرە صلى الله عليه وسلم دێ ڕوونیەکاتەوە بۆ خەڵکی، ئێوە ئەتان شاردەوە، بەڵام ئەو پێغەمبەرە دێ ڕوونیەکاتەوە. ويعفو عن كثير، ولزور شتيش ليتان أبوريه. قد جاءكم من الله نور وكتاب مبين. للاني خواي پروردگار و نورتان بهاتوا كبيغمر بي يان قرآن بي وكتابي كي زور آشكرا والرون كبيامي خواي تيايا بو ايوه يهدي به الله من اتبع رضوانه. هەر کەسێ شوێنی ئەو کتێبەی خوا بکەوێ واللهی ئیسراحەت ئەکا. هەر کێ لەبەر خاتری خوا بێوێت، لەبەر ئەوەی خوا لێ ڕازی ببێ، بێوێ شوێنی ئەو کتابە بکەوێ، خوای تەعالا هیدایەتی ئەدا، ڕێنمایی ئەکا بۆ باشترین ڕێگاکان، سبولە السەلام کە ڕێگای ئاشتیە، ڕێگای بەهەشتە، لە دنیا سەلامەتی و هێمنی و ئاسایشی بۆ دێنێ، و لە قیامەتیشا ڕزگارێکا لە ئاگری جەهەنەم. ويخرجهم من الظلمات إلى النور، لتاريكي
جاهلیەت و نەفامی دەریانەکا بۆ ڕووناکی ئیسلام ويهديهم إلى صراط مستقيم ويان خەتە سەر ڕێگا ڕاستەکە. طبعا ڕێگا ڕاستەکە ڕێگای مامناوەندە، نەپەرگیری و تونوتیژی و زیادەڕەوی، نەیش پەرگیریەکی ئەم دیم کە شلڕەویە. دینی ئیسلام دینی وەسەتە، دینی مامناوەندە، دینێکە لەگەڵ فیتڕەتی بەشەریەتە ئەگونجێ، دینێکە ئەگەر بە جوانی ڕێگا ڕاستەکە بگری لەگەڵ دار و بەردا ئیتر تو ئەتکرێ، لەگەڵ ئاسمان و زەویە ئەتکرێ، لەگەڵ بەفر و گەرمایە ئەتکرێ، لەگەڵ سەرما و گەرمایە ئەتکرێ، لەگەڵ هەموویە ئەتکرێ. بەڵام ئەگەر ناوڕاستەکە نەگری ئەو کاتە ئەبی بەبار بەسەر هەموو مەخلوقاتی خواوە و مەخلوقاتی خواش ئەبنە ڕێگر لە بەردەم تۆیە، ئیتر تۆ لە ڕاستیە ئەچی بەگژی هەموو بوونەوەرە، هەموو دنیا ئەبێ بە دوژمنت، توش ئەبی بە دوژمنی هەموو دنیا. ووای شەسانی ئیسە بە چاوی خۆمان ئەیبینین ئەوانەی کە ڕێگا ڕاستەکەیان گردووە، مام ناوەندەکەیان گردو لەگەڵ هەموو شتێکیان کرێ، بەڵام عەکسەکەشی بە عەکسەوە. کەوابوو وەکو تاک کە تو خودی خۆتی، وەکو خێزان کە تۆ خۆت و ماڵ و مناڵ و خێزانەکەتی، وەکو کۆمەلگا کە بریتیە لەم خێزانانەی کە بەیەک و ئەژین، وەکو دەوڵەت، وەکو حکوومەت، وەکو گەل، وەکو نەتەوە، ئەگەر ڕێبازی خوا بگرین والله هەمومان ئیسراحەتەکەین. ئەگەر لە ڕێبازی خوایش لاماندا هەر هەمومان بەدبەختە بین، وەکو تاک، وەکو خێزان، وەکو کۆمەلگا، وەکو گەل و نەتەوە. ئیسراحەتی ئێمە ها لەوەیە کە ڕوو بکەینە خوا. کەوابوو معنای ئەو ئاەتە چییە؟ هەر کەسێ شوێنی ڕێبازی خوا بکەوێ سەلامەت ئەبێ وەکو خودی خۆی، بەختەوەر ئەبێ لە دنیا واللهی سەلامەت ئەبێ وەکو کەسێک کە ئەژێ لەناو ئەم دنیایە و ڕێگا ڕاستەکانی ئیسلام بگریتە بەر، لە قیامەتیشا ڕزگارتە بێ، ئەبی بە هاوڕێی پێغەمبەرەکان. وەکو تاک، وەکو خود و خێزان کە تۆ ئەژێی، بۆ نمونە هەموو خێزانەکانی ئێمە، هەموو ماڵی ئێمە ئێستا ماڵەکانی ئێمە وەکو خۆمان طبعا پەیوەندی بە خۆمانەوە بە خێزانەکانمانەوە تەماشا ئەکەی کێشەی تایە، مەشاکلی تایە، ئاژاوەی تایە، ژن و پیاو لەگەڵ یەکا بەینیان باش نییە، ئەولادەکان لە ناو یەکا بەینیان باش نییە، کوڕ بە قسەی باوک ناکا، کچ بە قسەی باوک و دایک ناکا. زۆرینەی کۆمەلگا و خینەکانی کۆمەلگا تێک چون. هۆکارەکەی چییە؟ هەر کۆمەلگایەک ئەم دەردانەی تیابێ واللهی هۆکارەکەی ئەوەیە ڕێبازی خوا ناگرنە بەر. تۆ ئەگەر ڕێبازی خوا بگریتە بەر، وەکو تاک شوێنی منهەجی خوا کەوتو بێتی و ڕازیش نەبی جگە لە منهەجی خوا و پرۆگرامی خوا بەرنامەت بێ لە ژیانە، یاری نەکەی. ئەفەتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض. زۆرێک لە کۆمەلگای ئێمە نیوا بە نیوەیە، بە ئیسلامیش ڕازیە و غەیری ئیسلامیش تێکەڵی کردە. خوا تێکەڵی پێ قبول نییە، خوای تعالی تێکەڵی پێ قبول نییە. إن الله طيب لا يقبل إلا طيبا. إن الله طيب، خوا خۆی پاکە، خاوێنیش نەوێ قبولی نییە. ادخلوا في السلم كافة، کە هاتنە ناو ئیسلامەوە بە کافەیی بێنە ناو، یعنی بە هەمووی وەرگرن. خۆشەویستەکانم، ئیسلام عادەتی وایە، منهەجی ژیانە، ئەگەر تۆ نیوەی وەربگری نێوەکەی تری وەرنەگری ژیانت تێکەچێ، بەڵام هەمووی وەرگرت ئیسراحەتەکەی. تۆ کاتێ خێزان دروستەکەی وەکو گەنجێک، کچبی یان کوڕبی، ئەبێ بە پێی منهەجی ئیسلام بیکەی، ئەبێ بیر لەوە بکەیتەوە ژنەکەت یا ئەو کچەک بیر کاتەوە ئەبێ مێردەکەی کەسێکی مسلمان بێ، ڕوولەخوا بێ، کە ڕوولەخوا بوو زوڵمی لێ ناکە، تعدای لێ ناکە، خۆشی بێ، خۆشترین ژیانیان ئەبێ. ئەگەر خۆشیشی نەوێ بە پاکی و بە جوانی و بێ مەشاکل لە یەک جیا ئەبنەوە. کچ و کوڕی ئێمە ئەم زەمانە وایە، من پرسیار لە ئێوە ئەکەم، لە کوڕ و کچەکانتان ئەکەم، کوڕ و کچەکانی ئێمە بە پێی منهەجی ئیسلام ژنەهێنن، بەدوای جوانی ئاگەڕێن. کچەکانمان لە ڕێگای خوا و دینی خوا و کوڕی باشە دۆزنەوە، یا لە ڕێگای فەیسبووکەوەی دۆزنەوە، یا لە ڕێگا ناشەرعیەکان وەی دۆزنەوە. طبعا ئەمەکەی تریان زۆرینە، ئەمەکەی تریانە، بۆیە زۆرینەی مەحاکم تەلاقە.
ئەساسەکە گەنیا بۆیە لەوێشە وای وەسەرا هاتووە. کاتێک زۆرینەتان ئەچنەوە بۆ ماڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فێرمانەکە کە چوویتەوە بە ماڵ سەلام بکەی، ئەچنەوە بە ماڵ و مناڵی خۆتان ئەدەن کە داتان لە دەرگا و دەرگا کرایەوە ئەڵێن سەلام عەلەیکوم، هەروتت سەلام عەلەیکوم چی شەیطان هەیە لە ماڵە نامێنێ. خەڵکێکی زۆر گلەیەکە مامۆسا سحرمان لێکرێت، جنها لە ماڵمانە، نازانم چی شەیطانە لە ماڵمانە. والله چی ساحری دنیا هەیە بڕاتە کۆمەلگای ئیسلام تەنها ڕائەکا ناتوانێت یایە بژێ. بەس بۆیە ساحر و جادوبازەکان لە ناو کۆمەلگای ئێمەیە گیانە بێتەوە لەبەر ئەوەی کەوا کۆمەلگاکەمان کۆمەلگایەکی ئیسلامی نییە، کۆمەلگایەکی مسلمان نییە، مجتمعەکەمان مجتمعێک نییە بە قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بجوولێتەوە. بۆیە جادوبازەکان لێرە جێگانە بێتەوە. ئەوانەی ئەڕۆن بۆ لای جادوبازەکان پارەیان لێ ئەسێنن بۆ ئەوەی سحریان بۆ بکەن. ژن و مناڵی من و تۆ نین؟ بەڵێ پەروەردەی ئیسلام نەکراون. ئەو ژنەیە کە تۆ بە ناوی خوا نەتێنا بۆیە وا ئەزانێ بچووکترین کێشەی تۆ لەگەڵ ئەوە هەر گومانێکی بر تۆ دڵداریەکەی یەکسەر ئەچێ بۆ لای جادوبازەکە بڕە سحری بۆ بکە بۆی بنووسێتەوە. بە جادوباز یعنی بە چەسپی دووقولی بتناتەیەکۆ لەگەڵ مێردەکەتا نابێ. ئەوە مجتمعی ئیسلام نییە، ئەوە تێگەیشتن نییە لە عەقیدەی ئیسلام. بۆیە خێزانەکانمان تێکەچن، چونکە ئاوایە تۆ ناڕۆیتەوە بە ماڵ بە سەلامی خوا بڕۆیتەوە ماڵ جنەکان هەمووی ڕابکەن، شەیتانەکان هەمووی ڕابکەن. کاتێ نان ئەخۆی طبعا ئەوها ئەسڵی نانەکەت جاری وایە حەڵاڵ نییە، ئەسڵی خواردنەکەت حەڵاڵ نییە. والله نان و ئاوت حەڵاڵ بێ ماڵ و منات سەلامەتەوێ، مشکلەکەوەی ئەسڵەکەی حەڵاڵ نییە. دوای ئەوە بە بیسمیلا نان دەست پێ بکەن، بە ئەلحەمدولیلا کۆتایی پێبێنن، کاتێ پۆشاکەکە نەبەر بیسمیلا بکەن، با کەلوپەلتان حەڵاڵ بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی ئەومان بۆ کە خەڵکانێکن دوعاکەن ئەپارڕێنەوە لە خوا ئەڵێن یا ڕەبی یا ڕەبی دەست بەرزەکەنەوە لە دوای نوێژەکان و یا لە کاتەکانی تر ئەپارڕێنەوە خوای گەورە وەڵامیان ناداتەوە. ئەزانی بۆ وەڵامیان ناداتەوە چ خواردنەکەی حرامە، خواردنەوەی حرامە، کەلوپەلی بەری حرامە، بە حرام گۆشتی گیانی گرتووە. ئەیتە خوا چۆن دوعاکانی قبوڵەکە؟ مشکلەکانمان گەورەن برا بەڕێزەکانم. زۆرێک لە ئێمە ڕێگای خوای نەگرتووەتە بەر بۆیە کێشەی هەیە، یعنی کێشە لە خودی خۆمانایە پاشان سەریشە کێشە بۆ ناو خێزانەکانمان. شێوازی معاملەت لەگەڵ دراوسێکەتە شێوازێکی مسلمانانەیە، زۆرێک لەم کۆڵانانە کێشەیان هەیە لەگەڵ دراوسەکانی خۆیان باش نین. تەسەورەکەن خەڵکەیە نەک باش نییە، خیانەت لە دراوسەکەیەکە، فێڵی لێەکە، جاسوسی بەسەرەوەکە، بوختیان بۆ ژنەکەی ئەکا، بوختیان بۆ کچەکەی ئەکا، لە جیاتی ئەوەی ستریکە، لە جیاتی ئەوەی ببێتە پەردەیەک و عیبەکانی ماڵ دراوسەکەی داپۆشێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئیمانی نییە کەسێک ئەگەر زگی تێر بێ و خواردنی باش بخوا و دراوسەکەی برسی بێ. ئێمە لەوانە نیمان، خۆ هەر برسێتی هەرەوە نییە، بەس نان شتی تر زۆر هەیە. هەروەها لەگەڵ هاوڕێکانتە تۆ مسلمانانە تەعامولەکەی، والله هاوڕێی مسلمانت هەبێ قەت ناتبا بۆ کافەتریە، هاوڕێی مسلمانت هەبێ بانگی دا ئەڵێ با بڕۆین لە مزگەوت نوێژ بکەین، تۆ ئەگەر هاوڕێیەکت بێ هەر بانگی دا یەکسەر بتێرێ بۆ مزگەوت ژیانت نیوەی ئەگۆڕێ. هاوڕێی باشە وات پێ ئەکا کە ڕێگای باش بگری، هاوڕێی خراپیشە وات پێ ئەکا کە ببی بە تلیاک کێش، ببی بە عارەق خۆر، بە دوای کچی خەڵک و ناموسی خەڵکا بگەڕی، خراپەکار بی، فاسد بی، حرام خۆر بی، هەر هاوڕێ. ئەمانە هەمووی پێویستە ئێمە ژیانی خۆمان بگۆڕین. خوای تەعالی لە قورئانی پیرۆزە سوورەتی ئیسراء ئاەتی 9 ئەفەرمێ ئین هذا القورآن يهدي للتي هي أقوم. والله کێ شوێنی ئەم قورئانە بکەوێ باشترین ڕێبازی پێپیشانەدا، باشترین ڕێبازی پێپیشانەدا. بەس مشکلەکە ئەوەیە ئایا ئێمە شوێنیەکەوین وەکو پێویست؟ ئەوە زۆر گرنگە. پێویستە ئێمە بزانین کە سەلامەتی دین و ئیمانمان لەوەیە لەگەڵ خوایە بین، سەلامەتی دین و ئیمانمان لەوەیە بە پێی منهەجی خوا بجوولێنەوە، سەلامەتی دین و ئیمانمان لە خواناسیایە، خوا ئەبێ بناسین، سەلامەتی دین و ئیمانمان خۆشەویستەکانم ئەبێ بە جوانی خوا بپەرستین، سەلامەتی دین و ئیمانمان ئەوەی ئەبێ لە قورئان تێ بگەین و شوێنی بکەوین، سەلامەتی دین و ئیمانمان ئەوەی ئەبێ شەرعی خوا جێبەجێ بکەین. والله ئەمەیە سەلامەتی دین و ئیمانمان. و هەر کاتێک خەڵک باسی ئەمەمان بۆ بکە ئەبێ ئێمە بە پەرۆشە بڕۆینە دەمیەوە، بەس کاتێ هەر کاتێ باسی سیاسەت دەدرۆینەکە و
ئەو کڵاواتانەی کە لە کەناڵە ئاسمانەکان باسەکرێ و نازانم چی و چی ئەوەی کەوا سەر لە خۆمان و ماڵ و مناڵمان تێکەدا ئەبێ ئەوە هەوڵ بدەین دوورترین کەس بین لەوە. ئایا ئێمە واین؟ ئایا ئێمە ئەو 10 دقە 20 دقە تا ئەکثر حەد نیم سەعاتەی ڕۆژی جمعەوێتە چیبارێک لەسەری زۆرینەی ئەوانەی دێن بۆ ئەهلی جمعە، بەڵام بە سەعات و 2 سەعات دانشێک گوێ لە ئەخبارەگرێ ئەم کەناڵەکە تەواوە بێ خاتە سەر ئەوەکە بیری لێکەنەوە پیاوە بە تەمەنەکان ئێوە لە سەعات 8 و ئاگاتان لە خۆتان نییە تا سەعات 10 ئەم کەناڵەکەکەن ئەوەکەن بەس لەبەر گوێتان لە ئەخبار بێ ئەخباریش گشتان ئەزانن تەنها غەمهێنەرە، تەنها يعني دوور دەخاتۆ لە منهەجی خوا. بەڕاستی زۆرینەی ئەو ئەخبارانەی کە ئەیبیسن ئەو هەواڵانەی لە کەناڵە ئاسمانەکان و ئەیبیسن زۆرینەی دوورتان نەخاتۆ لە منهەجی خوا. ئێمە سەیر کە چەندێک بە پەرۆش و ئەڕۆینە ناو ئاوە بەس جمعەمان لێ بێ بەبار. ئەمەم کێشەیەکی زۆر گەورەیە خۆشەویستەکانم، پێویستە پێداچوونەوەی بکەین. لە ئاەتێکی ترا خوای تەعالە فەرمێ والله يدعو إلى دار السلام. خوای تەعالە خەڵک بانگەکە بۆ بەهەشت. طبعا داری سلام لەم سورەتی یونسا مەقسەدی بەهەشتە، ئەو بەهەشتەی کە حەقد و بغزی تیان نامێنێ، ئەو بەهەشتەی کە حەسوودی تیان نییە، ئەو بەهەشتەی کە نەخۆشی تیان نامێنێ. سیر کە برا بەڕێزەکانم، ئاخر خۆسە کێشەی دنیا گشتی کۆڕۆنەیە، نەخۆشی لە بەهەشتا کۆڕۆنە وەڕۆنە نامێنێ، سەرەتان نامێنێ، نەخۆشیەکان نامێنێ، هەڵامەتیش نییە. لە بەهەشتا دوودڵی نییە، دڵە ڕاوکێ نییە بترسی یەکێ بکتێتە سەرت، یەکێ ماڵت بدزێ، یەکێک شوێنەکەت بگرێ، نییە. لە بەهەشتا ترس نییە، لە بەهەشتا کێشمانداکێش نییە ئەم بێژێ بۆ من و ئەو بڵێ بۆ من. لە بەهەشتا شەڕ و ئاژاوە نییە، لە بەهەشتا ئەمانەی هیچی تیان نییە، پیسی تیان نییە، گەنیایی تیان نییە. ئەوەیە دارالسەلامی خوای پەروەردگار. دەیبا هەوڵی بۆ بدەین، هەوڵی بۆ بدەین. یەکێکی تر لەو ئاەتانەی کە باسی سەلام ئەکا لە سوورەتی فورقانە لە ئاەتی 63 خوای تەعالە ئەفەرمێ وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما. کێم ئاەتەی تەطبیق کردووە؟ طبعا ئەمە چەند صیفەتێکە لەو سوورەتە کێ حەزەکە بڕوا بگەڕێ ببینێت بزانم ئەو صیفەتانە لە من و تۆ هەیە، صیفات عیباد الرحمن. وإذا خاطبهم الجاهلون ئەگەر نەفامەکان قسەیەکیان بەرامبەریان کرد ئەمان چی ئەڵێن؟ قالوا سلاما. خۆ مەقسەد ئەوە نییە بەس تەنها بڵێ سەلام، یعنی ئێستا کەسێکی نەفام لەوێ بەرامبەر تۆ شتێکی کرد و بڵێ سەلام عەلەیکم، مەقسەد ئەوە نییە. سەلام یعنی چی؟ یعنی قسەیەک بکەی دوور بێ لە عیب، دوور بێ لە هەڵا، دوور بێ لە نەفامی، دوور بێ لە ڕەقی، دوور بێ لە دەم درێژی، دوور بێ لە عدوان و تعداکردن، دوور بێ لە ئیهانەکردن. تو ئاوا وەڵامی بیتەوە. مسلمان ئەبێت وەکو داری بەردار بێ، کاتێ خەڵک بەردی تێ ئەگرێ ئەو بەریان تێ بگرێ. ئێ مسلمانی ئێستا وەکو ئاگر وایە کاتێکێک قسێکی لەگەڵاکە یەک کۆمەڵ ئاگری بۆ ئەوە شێنی. ئەمە کەی ئیسلامەتیە؟ ئەمە کەی مسلمانیەتیە؟ و دێتیش بۆ مزگەوت و ئەهلی مزگەوتە. ئێمە کەی ئەهلی سەلامین؟ دینی ئیسلام دینی سەلام و ئاشتیە بەڕاستی. هەر کەسێ عەکسەکەی بڵێ لە ئیسلام تێنەگەشتووە یان پەڕێک لە پەڕەکانی ئیسلامی گرتووە. کابرایەک دەرەچێڵێ وەڵای درۆیە، چی مەلا هەیە؟ 1400 ساڵە درۆیان لەگەڵ ئێوەیە کردووە. 1400 ساڵە چی عولەمامان هەیە، چی پیاوچاکانمان هەیە، چی زانایانمان هەیە، هەر هەمویان درۆیان کردووە. بۆچی درۆیان کردووە؟ ئەڵێن وەڵا ئیسلام دینی ئاشتیە. وەڵا ئیسلام دینی شەڕە، هەر کەسێ قسەی کرد بیکوژە. و ڕیشێکیشی لێداناوە و خۆشی بە مسلمان ئەزانێ، هەموو عالەم بە کافر ئەزانێ. سەی تێگەیشتنێکی سەقەت. من لە کورتەینێکە ئەو نمونەم هێناوە، وتم وەختی خۆی کابرایەک زانایەک هەبووە بڕێت تەلەبەی دەرسی بڕێت تەلەبەی نابینای داوەتەوە. لەو شارە وتیان ئەرەوەڵا فیل هات. کاتێ وتیان فیل هات ئەم نابینایانەیش حەزیانە کرد بزانن فیل چییە. وتیان مامۆستا ئیجازەی ئێمەش دەی بڕۆین بزانن ئەم فیلە چییە؟ وتی بڕۆن. کاتی ڕۆیشتن و گەڕانەوە مامۆستا وتی فیل چۆنە؟ حەزی کرد بزانێ ئەم نابینایانە چۆن لە فیل تێگەیشتون. یەکیان وتی وەڵی مامۆستا فیل هەر ئەڵێ قام چییە؟ دەستی دابوو لە کلکی. ئەوی تران وتی وەڵی وا نییە، وەڵا فیل هەر ئەڵێ دمەیەکە، ئەڵێ عمودێکی بچووک. ئەوی تریان وتی وەڵی وا نییە، وەڵا هەر ئەڵێ زڵقێکی گەورەیە هینێ ئاوا. دەستی دابوو لە گوێچکی، ئەوی تریان دەستی دابوو لە پێیەک لە پێەکانی. هەر یەکێک و شتێکیان نەوت. ئەم ئەوی بە درۆ خستۆ، ئەوی وەڵی تۆ ڕاست ناکە، ئەویش ئەوی بە درۆ خستۆ. مامۆستا وتی بابە هەمووتان ڕاستەکەن. ئەوانەی وا ئێوە ئەیڵێن
بەشێکە لە فیل و جگە لەوەش شتی تریش هەیە هەر ئایت فیلەکە یعنی فیل هەر ئەوەنە نییە لە جاتی دنگەیە چوار دنگەی هەیە لە جاتی پێیە کە تو دەسەداڵێت چوار پێی سەی تریشی هەیە جگە لەو کلکە لوتیشی هەیە جگە لەو گوێچک تریشی هەیە و سەریشی هەیە جسمێ گەورەی هەیە بەس تواتیەگەی هەر تەنها فیل بەس بریتە لە کلکێک دەسەداوە لە کلکەکەی کابرا دوو ئاەتی جیهادی خوێندۆتەوە طبعا ئیسلام ئاینی هەموو ژیانە يعني خوا لا أول باسم كتم أفرمي ادخلوا في السلم كافة يعني بين ناو إسلام وبقشتي إسلام ديني عقيدة وعبادة وأخلاقه هموجي أنا قريتها هر لسياسته هر لحكم داري وحتى أقاتا ناو خيزانك حتى أقاتا خودي خود لحفتي جاري بيني وقت بقري إسلام باس هموشتك طبعا إسلام باس سياسة شكا باس وزارة دفاعي شكا بەیانی دوژمن هاتە سەر وڵاتەکەت خۆ نابێت و دانیشی بڵێ باباتە سەرما و بمکوژێ و من ژنەکەم بووە و پارەکەم بووە ماڵەکەم بووە ئەفەرمێ دیفاع بکە ئەفەرمێ هەر کەسێ بەرامبەر بە کافر وەستایەوە ئاوا خێری هەیە ئاوا خێری خۆ تۆ نابێ ئەو دوو ئاەتە بۆی بڵێ هەموو ئەوەیە بکوژە و ببڕە ئەوە بۆ کاتی جهادە بۆ کاتی جەنگە بەشێک لە بەشەکانی ئیسلامە تۆ تەنها ئەو دوو ئاەتە بینیە و ئەڵێ هەمووی تر هەر ئەمەیە ئەو وەک ئەو کابرا کوێرە وایە کە دەستی دا لە کلکەکەی هەر ئەڵێ فیل بەس کلکێتی ئەمەیە ئەگینا ئیسلام وەکو بەرنامەی ژیان ئیسلام سەلامە و ئەمانیش باتەوە بۆ دارالسەلام ئیسلام چۆن دینی ئاشتینیە لە کاتێکە لە ناوی کەش و هەوایەکی ئاشتی و هێمنیە دینی ئیسلام بانگەوازەکەی بڵاو ئەبێتەوە خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 23 ساڵ پێغەمبەرایەتی کرد لە 40 ساڵانەوە تا 63 ساڵان لە ساڵی با بڵێن ئەو کاتێککە بوو بە پێغەمبەر لە 40 ساڵانی تەمەنیەوە هەتا تقریبا 19 ساڵ زیاتر لە 19 ساڵ پێغەمبەری خوا بەردەوام لە کێشەیە بوو لەگەڵ قەومەکەیە بەردەوام شەڕیان پێ ئەفرۆشت ئەو هەموو ساڵە هەتا ساڵی حەوتیش 6 و حەوت ئەلەو بەینانە کە 19 ساڵ زیاترەکە ئەوانەی کە لەگەڵ پێغەمبەرا چوون بۆ عومرە پێ ئەوترێ يعني صلحێک ڕوویدا لەوێ پێ ئەوترێ صلحی حودەیبیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەوی بینی و لە خەویا ئەچێ بۆ عومرە لەگەڵ ئەصحابەکانە چوون 1400 کەس لەگەڵ پێغەمبەری خوایە بوو صلی الله عليه وسلم 19 ساڵ پێغەمبەرایەتی بەڵام لە کەشێکی شەڕە لە کەشێکی جەنگیە 1400 کەس لەگەڵ پێغەمبەرا چوون لەوێ صلحێک ڕوویدا وتیان ئەم ساڵ مەیەن ساڵی داهاتوو بێنەوە بۆ عومرە صلحێک کرا صلحەکە 3 ساڵی خایان لە ساڵی 6 صلحی حودەیبیە ڕوویدا لە ساڵی 8 فتحی مەکە ڕوویدا 2 ساڵ ئەو صلحە بوو لە ماوەی ئەو 2 ساڵە 2 ساڵ ئاشتی 2 ساڵ دین بە ئاشتی کەس ڕێگری نەئەکرد ئەوەی لەگەڵ پێغەمبەرا چوو بۆ فتحی مەکە لە ساڵی 8 10,000 جەنگاوەر لەگەڵ پێغەمبەرا چوو لە ناو مەکەوە بە 2 ساڵ ژمارەی مسلمانان بوون بە 10,000 بەڵام 19 ساڵ ژمارەی مسلمانان تەماشاکە چەندێک بوون بیری لێ بکرە خۆشەویستەکانم صلح و ئاشتی هەردەم لە خزمەتی ئیسلامایە داواکارم خوای تەعالا بەخاتر ناوجوانەکانی خۆی هیدایەتمەندە نوری ئیمان بخاتە دڵەکانمانە موفقمان بکە سەرکەوتومان بکە یا ڕەبی خوایە بەخاتر ناوجوانەکانی خۆت هیدایەتی گەنجەکانمان بدەی هیدایەتی نەزانەکانیشمان بدە یا رب العالمین ئامین ئامین